سڵاتان لێ بە بینەرانی خۆشەویست بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە. سڵاو لێ بەڕاستان چۆنیت؟ سڵاو تۆش لەخوا بزێ زۆر باشم. یەخوا باش لە بینەرانی بەڕێز و هیوای تەنووسی باشیان بۆ خوازم لاری کوێیەکن. بڵێ هەروکو ئاماژەمان پێیا لە سەرتاوە تەوەرەی سەرەکی ئەمڕۆمان بەخشینی ئەندامەکانی جەستەی مرۆڤە. جا پێشەوەی بچینە سەر تەوەرەی سەرەکیمان ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵ و بابەتی تازە و نوێگەریمان بۆ ڕوون کردوونەتەوە. بۆ نمونە ئەچینە پۆڵندا کە لەوێ توێژینەوەیە کراوە لەسەر جوینی بنێشت کە سوودەکانی جوینی بنێشت چییە کە هزری و ئاگاییمان زیاترەکاتەوە. با بەیەکەوە ئەمە هەواڵە ببینین و ئەگەڕێنەوە بۆلاتان. جا لێکۆڵینەوەیەکی شیکاری ببورن. لێکۆڵینەوەیەکی شیکاری زانکۆی زەچین لە پۆڵندا ئاشکرای دەکات جوینی بنێشت هۆکارە بۆ چالاکبوونی مێشک و زیادبوونی توانای سەرنجدان و ئاگایی. لە چوارچێوەی لێکۆڵینەوەکەدا توێژەرانی زانکۆی زچین بە دوواداچوونیان بۆ ژمارەیەکی زۆر لە توێژینەوە ئەنجامدراوەکانی 30 ساڵی ڕابردوو کردووە کە پەیوەستن بە توانستی مێشکەوە. ئەمەش بە مەبەستی تێگەیشتن لەوەی لە کاتی جوینی بنێشتدا چی لە مێشی مرۆڤ ڕوودەدا. بەڵێ توێژەران گەشتون بەو دەرئەنجامەی جوینی بنێشت هۆکارە بۆ باشتربوونی توانای سەرنجدان و ئاگایی و جڵەوکردنی هەست و کەمکردنەوەی گوشاری دەرونی. پرۆفسۆر کریستال هاسکیل پسپۆری سایکۆلۆژیە و دەڵێ جوینی بنێشت ڕەنگە هاوکاری زیادبوونی توانای سەرنجدانی مرۆڤ لە ماوەی ئەنجامدانی ئەرکەماندووکەر و پڕگوشارەکاندا بکە، بەڵام کاریگەریە سوودبەخشەکانی بنێشت کاتی و مامناوەندین. بڵێ توێژەرانی زانکۆکە جەخت دەکەنەوە لەوەی هەرچەندە جوینی بنێشت هاوکاری و باشترکردنی توانای سەرنجدان و ئاگایی دەکات، بەڵام هیچ کاریگەریەکی لەسەر باشترکردنی توانای یادگی و زیرەکی و ئەدای مرۆڤ ماوە درێژی مێشکدا نییە. زۆر باشە. جا ڕاستم بابەتێکەیە لەسەر فرێدانی بنێشت. جار پێشەکی تۆ خۆت لەگەڵ بنێشتە جویت؟ بەڵێ تەنها کاتی بۆ پاکردنەوەی دەمودانیش من لە بابەتەکەی خۆمە قسەکەم بۆ پاکردنەوەی دەمودانیش زۆر ئیسفادەی هەیە و ناودەمیشمان بە پاک و تەمیزی ڕاگرێت. پێم وایە ئەوانەی کە زایلی تۆڵیان تایە بەڵێ بەرپرسە لە پاکردنەوەی بەکتریان بەڵێ بەدڵنیایە کاتە و سوودیان هەیە. بەڵام بەداخەوە زیانێکیشان هەیە کە من بیستمە سەبارەت بە فرێدانی بنێشت. ڕەنگە زۆر جانە و بنێشتە کە بیر لەوە نەکەینەوە فرێدەین چیر و ئەدا، بەڵام چەنەها جار بووە تیر و چۆلەکە لەگەڵ خواردنەکانیان نەخواردویانە و خنکان و ژاڵندەیەکی خنکانەوە. ڕاستە گوادارینەوە بێتەوە کارێک بۆەوەی کە چیدر ئەم بنێشتانی کە ئەیجوین فرینەیە سەر ئەرزەکان تێوی بچێنین بە کاغەزێک و بخینە ناو سەلەی خۆڵەکانەوە. جاڕاستان هەواڵێکی ترمان هەیە هەڕەمی خۆراک بەگشتی هەڕەمێکە کە ڕێژەی ئاستی تەندروستی خواردنەکانمان بۆ دیاری. ڕاستە خۆراکیش لە ئێستا پێوەرێکی گرنگە بۆ ژیانی ڕۆژانەمان یەکێکە لە هەرە کاتە تایبەتەکانی ژیانی ڕۆژانەمان. جا لە ئەمریکایە هەڕەمی خۆراکیان هەڵگەڕانەوە و هەرمی خۆراکیان گۆڕیوە. جا بەیەکەوە بە ئەم هەواڵە ببینین بابزین لە ئەمریکا هەڕەمی خۆراکیان چی لێ کردووە. حکوومەتی ئەمریکا گۆڕانکاری لە ستانداردی هەرێمی خۆراکدا دەکات. لە نوێترین بڕیاری هاوبەشی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی تەندروستی ئەمریکا شێواز و فۆرمی هەڕەمی خۆراکی گۆڕانکاری تێداکرا بە جۆرێک لە هەڕەمە نوێکەدا بەرهەمە پرۆتینیەکانی وەک گۆشت، هێلکە و ماسی و چەرەز لە باوترین و گرنگترین خۆراکەکانن بۆ تەندروستی مرۆڤ. ئەمەش لە کاتێکدا لە هەڕەمە خۆراکیە پێشووترەکەدا دانەوێڵەکان وەک بنچینەی هەڕەمەکە جێگیر کرابوون. جا هاوکات لە هەڕەمە نوێیەکەدا سەرنجی زیاتر خراوەتە سەر بەرهەمە شیرنەمەنیەکان. شیرنەمەنە چەورەکانی وەکو پەنیر و ماست و کە هاوتەریب لەگەڵ زیادکردنی ڕێژەی زەیتی زەیتون و ئاڤۆگاتۆ. ئەمەش لە کاتێکە هەڕەمی پێشووتر جەختی لە خواردنی خۆراکە کەم چەورەکان دەکردەوە. لەلایەکی دیکەوە لە هەڕەمی خۆراکی پێشووتردا تا ئەندازەیەک داوا لە خەڵکی دەکرا کە خواردنەوە پڕشەکرەکان و چپس و شیرینی کەمکەنەوە، بەڵام لە چوارچێوەی ڕێنمایی هەڕەمە نوێکەدا جەخت لە دوورکەوتنەوەی تەواوەتی لەم چەشنە خۆراکانە دەکرێتەوە. جا هەڕەمی خۆراک بۆیە کەمین جار لە ساڵی 1992 لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی ئەمریکاوە وەک ستانداردی خۆراکی بۆ پاراستنی تەندروستی مرۆڤ بڵاوکرایەوە، بەڵام تاوەکو ئێستا 4 جار دەستکاری و نوێکردنەوەی بۆ کراوە.
جاڕاستان ئەم هەڕەمی خۆراکە بەگشتی کە دانراوە بە شێوەیەکی زۆر باش و ڕوونکردنەوەیەک و هێڵکاریکی زۆر جوان تێمانەگەێنێ کە کام خۆراکانە بەگشتی خۆراکە تەندروستەکان و ئەو خۆراکانەی کاکرێ زۆرترینیان لێ بخۆین ڕۆژانە بەگشتی ئەمەی کە لە لای ڕاستی واڵەکە دەبینرێ بریتە لە ئەوەی کە ئەو خۆراکە هەڕەمە کۆنەکەی ئەوەی کە پێشتر بەکار هاتووە تازەکە ئەمەش کە لەم لا دەبینرێ ئەمە هەڕەمی خۆراکی تازەیە کە جۆرێک لە تێکەڵکردنی تیاە واتە جەخت لەوە دەکاتەوە کە خواردنە جیاوازەکان بە هەموو جۆرەکانیانەوە بە تایبەتی بابەتی شیرەمەنی و چاوریە سوودبەخشەکان کە پێویستە مرۆڤ بەکاری بێنێ ڕۆژان بڵێ جاڕاستان لەمایانە زۆر ڕێکخراوتر دیارە لێرەیە بۆ ئەم هەموو گۆڕانکاریان بەسەرا کردووە لێرەیە کوکووتمان چاورەکانیان لە یەکەم ئاسادانەوە بەڵام لێرە گۆڕیویانە ئەتوانی ئەومان بۆ بێگومان سەرەتا پێیان وا بووە کە ئەو خواردنانی کە لە بەشی زیاد بەخشی ئەو خۆراکانوە سوودیان بۆ خەڵک نییە بەگشتی وادایان ناوە کە نەخورێن و لا ببرێن بەڵام لە تازەترین پێداچوونەوە بێگومان زانست بەردەوام پێویستی بە پێداچوونەوە لە هەواڵەکەش ئاماژەی پێ تا ئێستا 4 جار تازەکردنەوە نوێگەری بۆ کرا بێگومان دەشبێ ئەم نوێکردنەوەی بکرێت چونکە لەگەڵ پێشکەوتنی زانستا دەبێت گۆڕانکاری بکرێت لەم گۆڕانکاری تازەداگە دەیبینن تێکەڵەیەک لە خواردنەکان واتە هەمە جۆری خواردنەکان گرنگە بۆ بڵین بەگشتی خۆراکی ڕۆژانی مرۆڤ و پێویستە هەمووی بخورێ بڵێ وەک دیاریشە لە هەرمە کۆنەکەیە ئاماژەیان بەوەیەوە کە جبس و شیرینی کەم بکەینەوە بەڵام لە هەرمە تازەکەیە ئاماژی بە کە بە تەواوەتی پێویستە لێی دوور بکەوینەوە بڵێ هیوادارین گۆڕانکاری تری بەسەرا نێت و لەسەر ئەمە تەندروستێکی باشی بۆ خۆمان هەبێت جا ڕاستان بابینە سەر تەوەرەکەی خۆمان کە بەخشینی ئەندامەکانی جەستەی مرۆڤە پێشەوە ئەچین بۆ ڤێتنام کە هەواڵێکمان هەیە لەسەر بەخشینی ئەندامەکانی جەستەی مرۆڤ بەخشینی ئەندامەکانی دوو نەخۆشی ڤێتنامی کە لە بارودۆخی کۆمادا بوون بووە هۆی ڕزگارکردن و گەڕانەوەی هیوا بۆ ژیانی 13 کەس لە ماوەی 31 کانونی یەکەم تاوەکو 4 کانونی دووەمی ئەم ساڵ دوو پرۆسەی جیاجای بەخشینی ئەندامەکانی جەستەی دوو نەخۆش کە لە کۆمادا بوون لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هۆچیمین ئەنجام درا ئەمەش هاوکار بوو لە ڕزگارکردنی ژیانی 13 هاوڵاتی ڤێتنامی کە بەدەست سست بوونێکی توندی یەکێک لە ئەندامەکانی جەستەوە دەیان ناڵاند بەڵێ جا لە میانەی نەشتەرگەرەکەدا دڵی یەکێک لە بەخشەرەکان بۆ کەسێکی تەمەن 61 ساڵ چێنرا کە زیاتر لە 10 ساڵ بوو بە دەست لاوازبوونی دڵەوە دەیناڵاند و مەترسێکی گەورە لەسەر ژیانی هەبوو لە هەمان کاتیشا دڵی بەخشەری دووەمیش بۆ کەسێکی تەمەن 15 ساڵ چێنرا جاهاوکات جگەری یەکێک لە بەخشەرەکان بۆ گەنجێکی تەمەن 16 ساڵ چێنرا کە بەدەست هەوکردنی ماوە درێژ و بەمۆمبوون و لاوازبوونی جگەرەوە گیرۆ دەبوو جا ئەزیزانم ئەمڕۆ وەکوتمان بینە سەر بابەتە و تەوەرە سەرێکێکی خۆمان کە بەخشینی ئەندامەکانی جەستەی مرۆڤە لە ڕووی زانستەوە پێشەوەی لە ڕووی زانستەوە ڕوونی بکەینەوە بابزین لە ڕوانگەی زانستی لە ڕەوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تێڕوانینیان چییە لەسەر ئەم بەخشینی ئەندامەکان لە دوانێکمان وەرگرتووە لە مامۆسای ئاینی عتا پێنجوێنی لێپرسراوی جێگیری لە پرسراوی یەکێتی زانانی کوردستان لە لقی سلێمانی با بەیەکە ئەو لە دوانە ببینین و ئەگەڕێنەوە بۆلاتان بەناوی خۆی بەخشنەوە میهرەبان ئەلبەتە بابەتی بەخشینی ئەندامانی جەستە بابەتێکی سەردەمی و تازەیە بابەتێک نییە کە لە سەرەتای ئاینی پیرۆزی ئیسلام و لەو کاتانەوە هاتبێ بەڵام بە ئیستینباط و وەرگرتن لە ئاەتەکانی قورئان لە حکومە شەرعیەکان زانایانی ئیسلام بەمەرج و پێوەری خۆی ڕێگە پێدراوە من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا كسيك أجر مردبت بشك لأندامكاني جنستي ولا ڕوویزانستیەوە کە بۆ ماوەیەکی کاتی بەکار دێت لە کار ناکەوێت ئەتوانرێ بەکار بهێنرێ بۆ کەسێکی تر وەکو گورچیلە وەکو جگەر وەکو گلێنەی چاو ئەمانە بەکار دێ
بەمەرجێک ئەمە تەشویح و دەستکاریکردنی تیان نەبێ شێواندنی جەستەی تیان نەبێ زانایانی سەردەم ڕێگەیان پێدا و دروستە بۆی کەوا ژیان بە کەسێکی تر ببەخشێتەوە ئەمەش کاتێک دروستە کە لە بەرامبەر کڕین و فرۆشتن و پارەپەیاکردنا نەبێ بۆ نمونە کەسێک هەوڵە من گورچیلێکی خۆمە فرۆشم بە ئەوەندە یا گلێنە چاوێکم ئەفرۆشم بە ئەوەندە یا جگەرم بەشێک لە جگەرم ئەفرۆشم بە ئەوەندە ئەوە نابێت چکە مڵکیەت بەدەست ئەو کەسە نییە کە کڕین فرۆشتنی پێوەکە لە ڕووی بەو بەخشینەوە دروستە ئەو ئەندامانە لە دوای مردنی ڕێگە پێدراوە کە بگوازرێتەوە بۆ کەسێکی تر و لە حاڵی حیاتیشە کە دیسانەوە هێشتا بەشێک لە ئەندامانی جەستە ڕێگە پێدراوە بۆ نمونە کەسێک پارچەیەک لە جگەری ئەدا بە کەسێکی تر بۆی کە تووشی حاڵەتی ڤایرۆسی جگەری ئۆشتانە بووە کە ئەو تەشەموعی کردووە و ڕق بووانە بگوازرێتەوە بۆی زەرعکرێتەوە یاخود گورچیلە لە بەرەوەی کەسە دوو گورچیلە هەیە ئینسان قابلەکە بە گورچیلەیەکیش بژی ئەتوانێت بیداتێ بەڵام بە شێوازی بەخشین نەک بە شێوازی کڕین و فرۆشتن و مامەڵە پێوەکردن ئەمانە دروستە ئینا هەندێک ئەندامی ترکە شێواندنی جەستەی تیابێ ئەوە ڕێگە پێدراو نییە و نابێ وەکو ئەندامە تەناسولیەکان وەکو دەستێک قاچێک یا ئاعزایەکی تر ئەوانە دروست نییە و لە ڕێگە پێدراو نیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و ئەمەش بابەتێکە بابەتێکی سەردەمیە و زانست لەم ساڵانی دوایە ڕێگەی بۆ بردووە کە توانای گواستنەوە هەیە و ئەمەش حکمەتێکی ئیلاهی تایە کە خوای گەورە دوو گورچیلەی داوە بە کەسێکە بتوانێت ژیانی پێوەکە کە ئەتوانێت گورچیلەیەکی زۆر ژیان کە و یاخود لە دوای مردنەکەی ئەو گلێنە چاوە تا ماوەی چەنە بەکاردێ یاخود ئەو جگەرە تا چەنە قابلەکە زەرع بکرێتەوە بچێنرێتەوە بۆ کەسێکی تر و کەسێکی تر ژیانی پێ ببەخشرێتەوە. جا بەگشتی ڕاستان بەخشینی ئەندامێکی جەستە بابەتێکی زۆر جوان و مرۆڤانەیە ڕاست یعنی زۆر جار خۆت بخەرە جێ ئەو کەسەی کە لە پێویستی ئەندامێکی دیاریکراوی جەستایە بیانی چەنەها مانگ چاوەڕوانیەوەیە کە ئەندامێکی دیاریکراوە هەبێ پێویستی بۆ ئەندامە بێ بۆ بەردەوامبوون لە ژیان لە کۆتاییە پەیوەندی پێوە بکرێکە بەڵێم ئەندامە بەردەسەوە توای نەشتەگەی بۆ بکرێت مامەساش ئاماژەی بەوەیە کە تۆ توانی بەبەخشینی ئەندامێک کە ژیانی کەسێک ببوژێنیتەوە و هیوایەکی پێبەخشیتەوە هیوادارین هەریەکە و لە ئێمە بڕێری ئەوە بە کۆتایی پرۆگرامەکەیە بڕێری ئەوە باکە لە دوای کۆچکردنی بتوانێت ئەندامەکانی جەستەی ببەخشێت ڕاستان باسی هیوا و کرد و باسی لایەنی مێژوویت کرد باسی لایەنی مێژوویمان بۆ بکە کە چەندێک لەم ئەگەڕێتەوە بۆ چەندێک لەمەوە پێش بەخشینی ئەندامەکانی جەستەی مرۆڤ و ئەم چاندنەوەی ئەگەڕێتەوە بۆ چەندێک لەمەوە پێش بەخشینی ئەندامی جەستە و هاوکاری مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر لەلایەنە بایۆلۆژیەکە شتێکی تازە نییە واتە هەبووە لە ساڵانی 1600 تا هەبووە و لە ساڵانی 1800 بۆ 1900 هەوڵی زۆر هەبوون بەڵام کێشەیەک هاتۆتە ئاراوە ئەویش کە هەوڵیان داوە گریمان ئەندامێکی دیاریکردەوە جستەیەکەوە بۆ جستەیەکتر بگوازنەوە کێشەی ڕەتکردنەوەی ئەندامەکەیان بۆ دروست بووە واتە بە نمونە گەر من ئەندامێکی خۆم دەم بە تۆ لە جستەی توی ڕەت بێتەوە ئەندامەکە بەرگری جستەی من قوبڵی ناکات بێگومانەوە دواترە چینە ناوەڕۆکی بابەتە زانستیەکەیەوە بەڵام بەگشتی لە ساڵی 1954 کە ئەمە بە خاڵی وەچەرخان و گۆڕانکاری لە دنیای پزیشکی شاداهاندێ دکتۆر جۆزف مورای لە ویلایەتی بۆستنی ئەمریکا توانیم تاقیکردنەوە لەسەر دوو برای دوانە بکە کە خۆشبەختانە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بوو یەکیان سستی گورچیلەکانی هەبوو یەکیان گورچیلەکەی ساغ بوو واتە گورچیلەی ساغەکەی وەرگرت و گواستیەوە بۆ نەخۆشەکە و ینی توانی ژیانیش بەردەوام کەەوە ماوەی 8 ساڵی ژیان حاڵیەوە جامە هەوڵێکی زۆر گرنگە و بۆکو بەگشتی وتم بوو بە خاڵی گۆڕانکاری ڕاستنیای پزیشکی ڕاست و توانیمان لەمەوە تێبگەین کە مەحاڵ نییە و توانین ئەوەمان هەیە کە ئەندامێ بگوازینەوە بۆ دەستخۆش ڕاستان دەست خۆش بێ بە ئەمڕۆ بۆتان ڕوون بکەینەوە کە ئێمە بەتەنها من ئەتوانم ژیانی چەند کەس ڕزگار بکەین با لەسەر دیوارەکە بۆتان ڕوون بکەمەوە جا لە ئێستادا لە ئەمریکا زیاتر لە 100,000 کەس پێویستی بە وەرگرتنی ئەندامەکانە ئەندامی جەستەی مرۆڤ جا هەر یەکە لە ئێمە ئەگەر هاوکارانم یارمەتیم بن بتوانم بیخەنسە گرافێکی دووەم هەر یەکە لە ئێمە ئەتوانێ ژیانی 8 کەس ڕزگار بکات واتە چۆن 8 کەس با من بۆتان ڕوون بکەمەوە ئێمە دوو بیلبی لەمان هەیە تاقەدڵێکمان هەیە و سیەکان دووسی و جگەر و دوو گورچیلە و پەنکریاسیشمان هەیە واتە چۆن ئەم هەژدانەیە چۆنە واتە دوو بیلبیلە یەک تاقەدڵمان دوو لە هەمان کاتە دووسیەکانمان ئەمە 4 جگەر
5 و 2 گورچیلە ئەمە 7 و 1 پەنکریاسی 6 واتە تۆ ئەتوانی بە بەخشینی ئەندامەکانی جەستەت ژیانی 8 کەس بپارێزیت و 8 کەس لە مردن ڕزگار بکەیت لە هەمان کاتیشەوە کە یەکەم جاریش خستە ڕوو پێویستیەکی زۆر هەیە بۆ ئەندام بەخشین و کە ئەبینین ڕێژەکە 1 بە 8 ڕێژێکی زۆر دڵخۆشکەرە ڕاستە بە دڵنیایەوە کەواتە گەر یەکێک ئامادەیەوەی تیاابێ ئەندامەکانی بەخشێ وەکووتت هەتا 8 کەس ژیانێک لە دوور بێت توانی هەتا ژیانی 8 کەس ببژێنیتەوە بە بەخشینی ئەندامەکانت جا وەکو ئاماژەمان پێیا دوو بیلبیلەمان هەیە ئەتوانی بینایی بۆ 2 کەس بگەڕێنیتەوە زۆر خۆشە بینایی بۆ کەسێک و دیدگا بۆ کەسێک بگەڕێنیتەوە بەڕاستی لەوانێ زۆر دوعای خێرێ بۆ بکا لەوە ڕۆەوە جا ئەزیزانم لە هەمان کاتیشە ئەگەر کەسانێک تووشی سوتایی بوو بێتن تۆ توانیت چارەسەری 75 حاڵەتی سوتایی بکەیت بە چانەوەی شانە جۆرە و جۆرە جیاوازەکانی جەستە و شانە جۆرە جیاوازەکانی پێستمان جا بۆ ئەوەی ئەمڕۆ بە ورد و درشتی لەسەر ئەم بابەتە بڕۆین میوانێکی تایبەت جوابی پرسیارەکارمان دەستکەوێ بەڵێ میوانێکی زۆر تایبەت و خۆشەویستمان هەیە کە پرۆفیسۆر دکتۆر قەلەندەر کەس نەزانی کە پزیۆری نەشتەرگەری کۆندامی هەر سوچگەر و پەنکریاسە بڵێ کە هەم خزمەتێکی زۆری هەیە شارزایەکی زۆری ڕاستە بەدڵنیایەوە جا پێمان خۆشە ئەمڕۆ لەگەڵمان نابێت و دکتۆر گیان فەرمونون زۆر بەخێر بیت تۆگیان تەندروستی باشەشکر یخوا بەخێر بیت گەورە کردین زۆر بەخێر بیت فەرمون بەخێر بێن یاخوا فەرمون زۆر بەخێر بێن دکتۆر بژین دکتۆر ئەچمە لایەوە پرسیارەیەک سەر بەگشتی گواستنەوەی ئەندامی جەستە لە مرۆڤێک و بۆ مرۆڤێکی تر ئەم پرۆسەیە چییە؟ گواستنەوەی ئەندامەکانی پێڵێن ترانسپلان بە ئینگلیزی بەڵێ ینی ئەم پرۆسەیە کە شتێکی زۆر گەورەیە مەسەلەوەکو باستان کرد ئێستا گوێم لێ بوو دانیشتووم لەو لە 55 بوو ئەوە بۆ مناڵی دوانە لە 54 بەڵێ ئەندامەکەی یا بە ئێوە تەلەوەی تۆ بن باشتر ئەم شتان نازانە بێ بیزانن تا خاستەنم تازانە یای بە توینەکەی تر ینی ئایدنتیکەڵ دوانەی لێک بۆ ئاهینی ناوێ ئیمین سەپرێشنی ناوێ ئەن دەرمانی مەناعی بیتێ ئەوە زۆر سەهلە لێەوە دەستی پێکرد و بۆ یەکەم جار کە جگەر ستارزل لە 63 بوو جگەری نەقڵ کرد پێشەوە محاولات کرا باش دەرنەچوو بە ستارزل لە 1963 جگەری گواستەوە ناجح بوو سەرکەوتوو بوو لە شتێکی زۆر بوویم بۆ یەکەم جار لە هەموو وەتەنی عەرەبی لە ئێران و لە تورکیا و لە هەمووی لە عێراق کرا 1972 چاندنی گورچیلە دکتۆر وەرید الخەیال چاندنی گورچیلە بەس ئەو وەختە لە خەڵک وەرەگیرێ ئەو وەختە لە خەڵکیان وەرەگرت هەتا ئێستەیش بەداخەوە کە نییە لە مردووە وەریگرین مەسەل لە ئێران هەیە لە میسر هەیە لە تورکیا هەیە لە هندستان هەیە بەڵام لە عێراقان نییە لای خۆمان نییە ئەبێ ئەمە هەبێت کە بتوانین لە مردووە وەریگرین ینی لە برێندێتەوانەی کە مێشکیان مردووە زۆر باش دەچینە لای ئەو بابەتیش بەڵام پێم خۆش بزانم لە پاش مردنی کەسێک بەگشتی ئەمە ئەندام کە گوازرێتەوە لە خەڵکی زیندوو وەرەگرێ و لە مردوو وەرەگیرێت و جیاوازی زۆرانە ئەچینە ناوی بەڵام بەگشتی کاتێکە لە مردوو وەرەگیری ئەو ڕێکارانت چین کە ئەبێ بکرێن پێشەوەی کە ئەندامێک لە کەسێکی مردووە بگوازرێت بۆ کەسێکی زیندوو یەکەم ئەبێ هۆکاری کۆمەڵایەتیە زۆر مهمە ئەبێ ئەو کەسە ئێستا مەسەل لە وڵاتە پێشکەوتۆکان باوەڕین وەکو ئەوروپا وەکو یابان یا ئەمانە مەسەر تۆ ئەبێ موافقە بکەی خۆی بڵێ کە مردم مەسەن لە ئیجازەی سایقەکە تا ئەینووسن کە تۆ ئەگەر مردم یا لە هەوێ شخصی ئیجازەی سایقی ئەڵێ ئەگەر مردم من ئەندامەکانم بن بە خەڵک ئیتر موافقەتی کە سوکاری ناوێ واتە خۆت ڕەزامەندی خۆ ڕەزامەندی نووسی ئەوە شەرتی ئەساسیە ئەگەر ئەوە نەبێ ڕەزامەندی کە سوکار چونکە حرمەتی مردوو زۆر گەورەیە لە ناو ئینسانیەتیشان نەک لە دینە ڕەبێ بۆ بلای دکتۆریش ینی گاڵتە نییە یەکێ ئینسانێ
مرۆڤێن بردبێ ئەبێ محافەزە بکرێ بەڵام کە خۆی وتی ئەوش لەو شت لەوە گەورەتر نییە تۆ یعنی بڵێ ئەگەر من مردم ئەدنا بەکاری جەستەم بن بەخ باوەڕ ناکەم ئادەی شتێکی دینیم بۆ بێنەرەوە کە تەئیدی بکە من نازانم لایەنی دینیەکەی نابێنەرەوە خواوت بێتی خوا فەرمی بێتی ئەوە لە مامۆستای ئاینیمان پرسیمان کردبوو بەگشتی ئەو لەگەڵ ڕاکە جۆم لێ نەبوو بسم الله الرحمن الرحيم ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا ژیان بۆ یەکێک ئەگەر تۆ ژیان بۆ یەکێ بگەڕێنیتەوە وەکو هەموو دنیا زین و کردبێتەوە وایە یعنی هەر کەسێ یەکێ زین و بکاتەوە وەکو هەموو کوڕی هەموو ئەم زەویە چی لە زەویە تۆ زین و کردبێت جا تۆ لە مردنایی تۆ ئەوە مردووی بەس مێشکە مردووە ینی هیچ شتێکە نەماوە دڵی لێە عزاکانی تر ئیشەکە بەس کە مێشک ئیشی نەکردێتەوە بە مردوو حسێبە کە مێشکی ئیشی نەکرد تۆ خەڵکی هەشت کەس حەوت کەس 6 کەس 5 کەس زین و بکەیتەوە یعنی بەڕاستی شتێکی زۆر گەورەیە ینی با خەڵک بزانێ حەزەکەم کۆمەلگا گوێی لەمە بێ یعنی شت لەمە گەورەتر ئەبێت چی بێ بەڕاستی ئەبێت چی بێ ڕاست دکتۆر خۆزگە ئەفۆن ببوورە خۆزگە بگەیشتینایە بەو دەرەجەیە کە خەڵکی کۆمەلگای خۆمان عائیلەکانیان موافقەتیان بکردا لە مردووەکەوە ئێمە بتوانین کە ئەندامێکی دەرکەین بۆ خەڵکی تر تێگەی مەسەلەن لە ئێران هەیە باشە لە ئێران دەوڵەتێکی دین نییە مەسەلە خۆ ئەلمانی نییە هەیە معنای ئەوەی دین معارەزەی نییە ئیتر هەر دینە بێ هەر مەزەبێ بێ و هیچ لە ئاەتی تایێت خۆ من ئاەتم بۆ هێنایتەوە ئتر پێویست ناکە مەلا بێ و شەریعەت بێنە و چی بێنێ ئیتر ئەوە یعنی خۆی لاحکردنە لە قورئان گەورەتر هەیە لەبەر ئەوە هیچ منعێکی تیان نییە و داواشەکەم لە ئێوان پرۆگرامانە ئەکەن دایمە تەشجیعی خەڵک بکەن ئامانجەکەمان کەمپین بکەن تەلەبەکانی کۆلیژی پزیشکی خوێندکارەکان با کەمپین بکەن و خەڵک تێ بگەین و ڕاست بگەین بەو دەرەجێ ئێمەش کاکە ئێمە بۆ یعنی ئێمەش کاکە بێ بەقەی کورد سەخافەتی زۆرە خۆ ئەدیبی تایە شاعری تایە عولەمای تایە چی تایە هەمووی خوێنەواری تایە ئەم هەموو کولی ئەمان هەیە هەموو ئێستا بەو سەرجادەیە بڕۆی ئەگەر زەلامی عملەیەش ئیش بکە شتێکی بەسیط توش کاتەوەشاکەی کولیەکی تەواو کردووە ڕاست سەقافەت زۆرە شکر لە ناو کووردا ئەمانوێ محاولە ئەوە بکەین دەستخۆشدا دکتۆر لە سەرەتاوە ئاماژە و بە مێژووی چاندنەوەی جگەر کرد لەگەڵ بەرەو پێشچوونی زانستی تەندروستیە تۆ ئاماژە بۆیە کە ئەم چاندنەوەیە بە پرۆسەیەکی قورس و بە نەشتەرگەریەکی قورسە هاتووە لەگەڵ بەرەو پێشچوونی تەندروستیە ئەم قورسێتیە لە نەشتەرگەری چاندنەوەی بێژگە لە جگەریش جۆرەکانی تری ئەندامەکانی جیاواز بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە ڕاستە؟ زۆر جا بەو دوو درشتی لەسەر ئەم بابەتە ئەڕۆین و وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بەلاتان بۆی دکتۆر جوابی یەک بە یەکی پرسیارەکانمان باتەوە. دووبارە سڵاوتان لەبێ ئەزیزانم جا دکتۆر لە پێش وچانەکە پرسیارێکم ئاراستە کردی ئەگە بتوانیت ئەم پرسیارم بە وردی جواب بیتەوە سپاس دەکەم. وڵا بیرم خەرەوە کامەیان بوو دوان بوو وتمان وەک ئاماژە بەوەیە لە سەرەتاکانی مێژووی نەشتەرگەری جگەرت ئاماژە پێکرد کە بە قورساییەکە ڕۆشتووە و تاوەکو سەرکەوتنی بەخۆیەوە بینیوە لەگەڵ پێشچوون و بەرەو پێشچوونی زانستی تەندروستیە ئەم قورسایی هێشتا ماوە بۆ جۆرە جیاوازەکانی چاندنی ئەندامەکان جگە لە جگەریش بۆ مامباسکەی بە عام بۆ مامباسکەی بەگشتی خۆی تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا مەسەلەکە زۆر گۆڕاوە یعنی خەڵک ئەو وەختە ئەوانەی کە کردویانە لەوە پێش نازانم ینی بەشەری طبیعی نەبوون بەڕای من ینی لە 1963 خەڵک هەر نێزانین لە دەرزیلیان زیاتر هیچ نەبوو
لەم وڵاتە وانە بوو ئەم پیاوە بێت جگەر لە وڵاتێکی کە جگەر زەرع بکە یا چاندنی جگەر بکە معنای ئەوەی ئینسانی طبیعی نییە و ڕاستی مرۆڤێکی ئاسایی نییە لە وەختەوە زۆر پێشکەوتووە و سەبەبی پێشکەوتنەکەیشی علم پێشکەوتووە زانست پێشکەوتووە تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەمە وای لێ کردووە کە تەکنیکی ئەو شتانە وەکو بینی ئاو خواردنەوەی لێبێ لە بەردەم پسپۆرەکانی ئەو بوارە وەکو زمانیەوە نییە بە یعنی مەسەلەن ئەوەی کە ئەمە بەرنارد کە دڵی چاند هەتا بەیانی نەخەوت بە دیارەوە دوو شەو و دوو ڕۆژ بە دیار نەخۆشەکەەوە دانیشت ئێستاوا نییە مەسەلە زەرعی جگەر زەرعی دڵ وەکو تەکنیک بەستنەوەی دەماینە بۆرەکان زۆر سەهلە لە هەمووی سەهلترە وەکو گورچی لەوایە ینی بەڵام وەکو لە هەمووی قورستر جگەرە هەتا ئێسش قورسترینیانە هەتا ئێسش قورسترینیانە مستەحیلە لەو قورستر یعنی چونکە چاندنی جگەر ئەم مشکلەکە چییە ئەگەر لە مردووەوە بێ زۆر سەهلە باشە عینیشت دەماری گەورە و ئەیبستی بەڵام تۆ مشکلە ئەوەیە تۆ پارچەیەک لە جگەری یەکێک دەرەکەی هەمووی دەماری ورد خاصەتەن لە دایکە لە باوکی وەرەگری بۆ مناڵەکەی دەماری مناڵەکە هەمووڵی دەزووە بێ بە ماگنیفیکیشن ینی بە زەڕەبین لە چاوە بێ ئەو دەمارانە ببستی باشە دکتۆر هەر لەسەر درێژە بە بابەتی جگەرەکە بین هەنێ ئەندام هەیە لە جستەیە تەواوی ئەندامەکە بێ بگوازرێتەوە بەڵام جگەرێکێکە لەو ئەندامانەی کە پێم وایە ئەتوانی بەشێکی لێ بگوازیتەوە ئەتوانی لەسەر ئەم مۆدلە زیاترەگە ڕوونکردنەوەی چۆن ئەو بابەتە وایە مەسەلە ئەمە ئەگەر بێنی کامە ڕووی لە کامێرەکە ئێستا ئەو کامێرە ئەگەر ڕووکەی بێزەح بەرامبەرێ باش کامێرەی شەشە مامەساییە باشە کاکە تۆ ئێستا فۆکەسم بۆ بکەرە سەر ئەمە کەی فۆکەسی کرد قەڵەمتان پێە وڵا پێم وانە پۆینتەرێ بەرچی باش ئەمە لای ڕاستە ئەمەش لای چەپە بەس خۆی لای چەپ حەقیقەتەکەی ئێرەیە زراو لێرایە خەتێک لە زراوە ئەڕوا بۆ وەریدە گەورەکەی دڵ ئەمە ئەبێ بە چەپ لەملاوە ئەمەش ئەبێ بەڕاست کاتەوە خاڵی دابشکاری ئەمە خاڵ دابشکاری ئەمە هەمووی چەپە ئەمە ڕاستە بەس ئەلێرا خەتێک هەیە وەختی خۆشی هەروانەوە بە حساب وا بزان ئەمە چەپە نا چەپ لێرەوە دەست پێەکە لەم خەتەوە خەتەکە کراوە ئەگەر سێریکەی خەتەکە کراوە ئەمە چوارە ئەمە دووە ئەمە سێ لێرا یەکە ئەمە هەشتە ئەمە پێنجە ئەمە حوتە ئەمە شەشە وەلەو مەکاوی کە فۆکەسەکارم بێ خەڵک زۆر لەمە تێن نەگا چونکە باوەڕ بیانی حتا دکتۆرەکانی تەلەبەی کە کۆندامی هەرسوجگەریش هێشتا زۆر ئەبێ چەنەها جار ئەمە بخنوە تا لێ تێگەن تێگەشتنی قورسە سەهل نییە یعنی ئێستا کۆمەڵگا لەم قسەی تێبگا بەس ئەمە چەپە ئەمە ڕاستە ئەتوانی مەسەلە بیکەین بە دوو بەشەوە ئەم چەپە بین بە یەکێک ئەم ڕاستە بین بە یەکی ئەگەگە لە مردوو وەریگری کەواتە بەگشتین مەبەستەکەش ئەوە بوو جگەر ئەکرێ بەشێوترێ سپلت بەڵێ سپلتینگ بەڵام حتا جاری وا هەیە ئەتوانن بە مناڵ بۆ سیان بن بەڵام خۆی وا سەهلترە وا باشترە لە مردووە یەکێ وەرگری لە مردووەکە وەرەگی هەرڕێک دایانێ بۆ کەسە ئەمە زۆر باشە چونکە جاری وای فریان ناکەوی حسابی بکەی پێوترێ ڤۆلیۆمێتری مەسەلەن من ئێستا گەر چاندنی جگەرێ بکەم لە یەکێ بۆ یەکێکی کە مەسەلا ئەڵێم لای چەپی بەمەیە لای ڕاست عادەتەن لای ڕاست دەین لای چەپ ناین وەرناگرین ئیلا بۆ یەکێ بۆ مناڵ عادەتەن وەرەگیرێ لای ڕاست گەورەیە بە کەڵکیەت بەزە بێ ڤۆلیۆمێتری بۆ بکەین یعنی چی یعنی بیپێوین بزانین ئەم لایە بەشی ئەم کەسە خۆیەکا کە بەخشیوێتی ئەگەر بەشی ئەو کەسە نەکا بەخشیوێتی ئەوە شتێکی زۆر خراپمان کردووە یعنی عزێتی ئەویشمان ناو عزێتی ئەم لای ژەین لەبەر ئەوە ئەبێ بتەئەکید بین پرنسیپێک هەیە پرنسپڵ لە هەمووی مهمتری ئێمە گەورەترین کەس لای ئێمە نەخۆشەکە نییە بەخشەرەکەیە جوانە ئەبێ محافظەی بەخشەرەکە بکەین هەرچی علم و معریفەت و تەکنۆلۆژیا و توانامان هەیە ئێمە سەرفیەکەین لە پاراستنی ئەو بەخشەرەی زیینوەکە
نەک مردوو بەخشەرە زیینوەکە کە ئەی بەخشێ هەموو حسابێکی بۆکەی بەلامانەوە مهم نییە ئەمەتر ئەو حسابە چۆنە دکتۆر یعنی بەخشەرەکە دروست ئەمێنێتەوە سیتیسکان و ئەنجیۆگرافی و دەمارەکان چۆن ئەڕوان چۆن نایەن بۆرەکانی جگەر چۆنیە نەخوارەوە تەفاسیلەکەی حەجمی جگەرەکە چۆنە شکڵەکەی چۆن کەوتووە چەنی ببڕین بۆ ئەم زەرری نییە چەنی ببڕین ئەگەر لە هەتا چۆ ببڕین زەرری هەیە زەرری نییە لە 100% متەئەکید بین لێی خۆ من ناتوانین بڵین لە ساسە ئەو بەخشەرە هیچی لێ نایە چونکە لە کوردستانە بەخشەر مرد لە شوێنی تر مەسەنە سوفەیە لە ئەوروپای ژەمرێ لە شوێنە بەڵام زۆر کەمە ئەمە بەڵا خەڵک بە دەرزی ئەمریکاکە ڕۆتەوەیوتە لەبەی تۆ بن ئەزانن هەزارتان بیستووە چەند کەستان بیستووە دەرزیان لیا و ئەمری خوای کردووە لەبەرەوە هیچ شتێک گەرنتی نییە بەڵام ترسی نییە با بۆی کۆمەڵگا بزانێ ترسی نییە ئەم شتە ئەگەر بە دەقیق بکرێت جگەر وەکو گورچیلە نییە گورچیلە مەسەلەن گورچیلێک لێ کێسەنی باشە ئەو کەسە سەهلە لێ وەرەگری خوا نەخواستە تووشی هەچیش بێ نەزیف شێ کۆنتترۆڵە کرێت یعنی دکتۆر ئەگەر من ئێستا دوو گورچیلەم هەیە ئەگەر گورچیلێکی خۆم ببەخشم بەیەکە کە پێویستی بێ من خۆم ئەتوانم بەیە گورچیلە بژیم ناتەبیعیە هەر زۆر تەبیعیەژی زۆر تەبیعژی بەڵام بۆ جگەر هزار حسابەکەین چونکە ئەبێ بۆ گورچیلە حساباتی ئەوەنە نییە بەس سەیری دەمارەکان یەکەن بزانی کام لای وەرگرن کام لای عادەتەن چەپ وەرەگرن مەسەلەن محاوەلاکەن بزانن تۆزێ دیراساکرێ بزانە ئەمە ئەم نەخۆشەکە چۆن کەوتووە شریانەکانی ئەم چۆن کەوتووە ئەوە ئەکرێ بەڵام با بڵێن ئێستا فەیلەر بوو هی گورچیلەکە لامان برد گورچیلەکەمە یەکێکی ماوە زۆر دوورە لەوی ترەوە یعنی ئەمە نەبینیانە کاکە ترسی نییە ئەمەمان لا برد مشکلەمان توش بوو لێرە نەزی بوشتەکەمان گرت و ئاوە ئەمەلا هیچی لێ نایە یامان بە نەخۆشەکە تەکنیکی فەیلەر بوو نەمان بە گورچیلەکە نەخۆشی گورچیلەکە یامان پێی تەکنیکی فەیلەر بوو هزار تەکشتی تەکنیکی هەیە فرۆمبۆسە جەڵتەیە لە ناوێ شتێکە نەبوو ئیشی نەکرد زۆر سەهلە زۆر بەسیتە ئەمیان خۆی گورچیلەیەکی ڕۆیشە دەرەوە چوو بۆ ڕەتها ئەمی کێژانی کاکە بڕۆ بۆ غەسلەکە تەواو یاک مشکلەمان توش نەبوو بەڕاستی بەڵام لە جگەرەکەوە نییە ئەم جگەرە کە ئەمەی جگەری کابرامان بڕی و دەرمانی هێنا ئەبێت شتێکی ساخ بخەینە سەری مەجای تیان نییە چارەسەرێکی باش نییە چونکە غەسلی نییە ڕاستە یعنی جگەر و شۆردنی نییە سەناعیتیان نییە وەکو دەستکرد وەکو گورچیلەی دەستکرد جگەری دەستکردمان نییە لەوانەیە ئەگەر جگەری دەستکرد پیا بێ بخرێتە گیانەوە جگەری لەوانەیە چاندنی جگەر هەر نامێنێ هیچ پێویست ناکە یان ستێم سێڵ دروست بێت و بە وەریدێک ستێم سێڵ ئەڕات ئەچێتە جێ جگەر و جگەر دروستەکاتەوە ئەمانە یعنی خەیاڵی علمیش نین یعنی محاولات زۆرە ئینشاڵڵا تەسەورەکەم ینی هەوڵن بەگشتی تاوان ئەگەر مقارنەی ئەو وەختە بەراوردی کە لە پەنجاکانەوە بۆ ئێستا لە چەند گۆڕاوە پراکتیسی پزیشکی لە سلێمانی لە پەنجاکانە چۆن بووە ئێستا چۆن ساڵی ئەوروپایە ماشەڵا لە هەموو بوارێکە هەموو دکتۆرەکانمان هەر لە تەوقی سەرەوە تا نوکی پێ هەموو اختصاسەکان هەیە دکتۆری ئەم وڵاتە لە هیچ دکتۆرێکی وڵاتێکیکە کەمتر نییە خۆشبەختانە سەیریان کەن خۆت من پێویست ناکەم مەتحانکەم ئێوە خۆتان بڕۆن سیرکەم بزانن لەبەر ئەوە بەڵام جگەر چاندنی زۆر قورسە زۆر قورسە بە لەبەر چی لەبەرەوەی خەتەریات جارێ نەخۆشەکە جگەرەکەت ساخ نەبێ و بیەیتێ و مشکلەی توش بێ ئەوە تەواو ئەم مرد دەستخۆش شتێک خوا نەخواستە لەوی تریش سەهل نییە یعنی لێکردنەوەی 4 ساعت 5 ساعتی پێچێ جاروە ئەچێتە 6 نەشتەگەرێکی زەحمەت کە لەو یەکەیتەوە دەستخۆش دکتۆر ئاماژەت بەوەیە کە قورسرین نەشتەگەری و قورسرین ئەندام کە بیچێنین تاکە ئەندام کە قورسرین بێت جگەرە ڕاستە بەڵێ وایە باش دکتۆر ئاماژەت بەوەیە کە پێویستە جگەرەکە تەندروست بێت بابینە سەر ئەوەی کە هەموو کەس ئەتوانێت ئەندامەکانی خۆی ببەخشێ یاخود ئەبێ من بە تەواوی تەندروست بم هیچ پێوەرێک هەیە لە کەسێکا کە
کۆمەڵە پێوەری هەبێت کە ئەبێ ئەم شتانەی نەبێ ئەم شتانە نەکات ئەنجامەکانی بەخشێ مەسەلەن لە جگەرا بێنەوە مەسەلە بۆ زیینۆڵ یا بۆ مردوو ئەتوانی هەردووشیمان بۆ باسکەی باشە بۆ مردوو چونکە ئێستا بەرگومان نییە بە ئەگەر باسیشیکەین کۆمەلگای سفادەی لێ ناکەن داوا لە کۆمەلگاکەم ڕووەکەمە کامێرەکە بۆی چاویان لێبێ پەیامی خۆت لە کۆتاییە بۆی داوایان لێکەم کە باشە لە دوایە حەزەکەی ئەو پەیامی خۆت بۆ بەخشینی ئەندام بەڵام بۆ زیین و مەسەلەن من باسی جگەرەکەم بەڵێ ئەبێ جگەری ئەم کەسە ساغ بێ نابێ لە یعنی مەسەلە چەوری جگەری تیابێ نابێت نەخۆشی ڤایرۆسی هەبێ جۆری بی ئەگەر جۆری سیشی هەبێ عیلاج کرابێ نەمابێ بە PCR بە فەسی جینی با بڵێن DNA تیان نەمابێ ئەتوانێ هی بین عادەتەن نابێ باشە دکتۆر بە هەر جگەر نەبێ ئەی گورچیلە ئەو تێست و پشکنینان چینکە بە گورچیلا HLA لا ئەمە HLA زۆر زەرورە نییە بۆ ئەم ڕەفزکردن لە جگەرە کەمترە لە گورچیلە واتە گورچیلە زۆرتر ڕاتەکرێتەوە لای ئەمە یەک دوو جارەکەی چیە بەگشتی دکتۆر ببوورە بە خۆی طبیعەتی ئۆرگانەکە وایە واتە کەسی وەرگر کاتێکە ئەندامێک وەرەگری و ڕەتیەکاتەوە جەستەی خۆی و سیستمی بەرگری خۆیەتی ڕەتیەکاتەوە خۆیەتی طبعاً تیسێڵ و ئەوانە تیلفۆسایتوانە کۆمەلگای سفادەی لێ ناکا بە تەفسیل بڕۆمە ناوی ئەجنا ئەچووم ئیتر مەناعی ئەو کەسە ڕەفزێکە خۆی ئەگەر وانە بێ بەکتریاشی ناتوانێت بکوژێ یعنی میکرۆبێچێتێ گیانتەوە ئەم هەر بڵێ بە خێربێی ئەوە دەری نایێنێ وانە ئەمرێ لەبەر ئەوە هەرچی فۆرم بەدیەک شتێکی غەریب بچێتێ جسمتەوە جسم ڕەفزێکە ئەوە سڕی مانەوەی ئینسانە ڕاستە هینی مرۆڤە جگەر یەک عادەتی زۆر مهمی هەیە با کۆمەلگاش بزانێ جاری وا هەیە ڕەبێ زۆر نەبێ کەمە بەس هەیە یعنی ئەو حاڵەتە ئەبێ بە جگەری خۆی تر ماناعینی ناوێ وەکو گورچیلە نییە هەتا دەرمانی مەناعی بوێ جاری وا هەیە پێوترێت تۆلەرەنس ئیتر ئەو گورچی ئەو جگەرە هینی ناوێت دەرمانی مەناعە ئێمە بێت ئەوەی کە زەرعمان کرد ئەبێت دەرمانی بینێ دژی مەناعە بۆی مەناعی دابەزێنین تاوەری بگرێت مەناعی دابەزێنین بە مستەمڕی بۆ ئەوەی ڕەفزی ئەو شتە نەکە لێمە جا ئەو مەناعە دابەزینە مشکلێکی گەورەیە بۆ ئیلتیهابات بۆ ئەو شتانە مەسەرەن بۆ ڤایرۆز بۆ بەکتریا فەنگەس یعنی فطریات با بڵێن کەڕوو ئەمانە قاتیلین کوشندن بۆ ئەو کەسانە بێ ئاگان لێبێ زۆر تێکەڵاوی کۆمەلگا نابێ بۆ شێوەیە یعنی حیاتێکی ناخۆشە بەڕاستی وەڵام ئەو لە مردن نەجاتی بووە با بێت تۆزی خۆی پارێزمە جادوکۆرێمە بەشێکی بەرنامەکە تایبەتەکەین بە ڕاپرسی لەسەر لە هاوڵاتیان و لە ناو خەڵکات تاکو بەرنامەکەمان زیاتر بەرکەوتێ هەبێ جا ڕاپرسێکمان ئامادەیە لێدوانی هاوڵاتیان سەبارەت بۆی کە ئایا تا چەنێ لەگەڵ بەخشینی ئەندامان و دواتر گەڕێمە لای بەڕێز باشە بەخۆ لە ڕاستیە ئەو بوو کۆمەلگایەمە تۆزە قورسە چونکە هیچ کەسە قوبڵی نییە بۆ نەبراهی کەسێکی بمرێت و ئەندامێکی ببەخشن بەڵام لە واقعیشا شتێکی باشە تۆ بیتە لەوانە بێ بەهۆی ڕزگارکردنی مردنی کەسێک بەس واقعیان بەو خۆیان بووم کۆمەلگای ئێمە زۆر تەندروست نییە خۆم ئەو کاتە ئەگەر لە توانامە بێ ئاگام لە خۆم بێ ئامادەم بیبەخشن بەڵام خۆ دەزانێت بێ کەسەکان بڕار لەسەرەوە بن خۆت بڕاری ئەسەر نادەی لەو کاتە تۆ خۆت لە وەزعەکەی لەوانەیە چەندێکە ماوەیەکت بۆ دام بدەیەکت بۆ دانرابێ و کە کۆتایی بەژیانن لەو کاتا بێ کە سوکارگت بڕا لەسەرەوە بن ئایا ئەم کەسەبی بەخشیان نەیبەخشێ مەگەر ئەو بێ وەسەتێکت نووسی بێ تایسە بڕارم نەیاوە من وەکو خۆم ناسابیرم لە شتێکی وان نەکردێتەوە بەڕاستی کە ڕازگۆ بووم لەگەڵتە بە تاکید کارێکی زۆر مرۆیە و کارێکی زۆر خێرە بەڵام یعنی نازام تا سەناڵە من دەقێ بیرم لێ نەکردێتەوە بەڵێ ئامادە وڵای بۆ ئەوەیە کە ئەو کەسە PVC پێیەتی ئەگە بە شتێکی من چاک بێ هەر ئەندامێک بێ ئەتیادیە زۆر وەسێتیشمەوەی بۆی بکەن وەکو شخصی خۆم بڵێ ئامادەم لەبەرەوەی ئەو شتاکەوێتە سەر کەسەکان خۆیان ناتوانێت یەکێک بە زۆر ئیجباری بکە ینی شتێکی وا بکە و بابەتێکی زۆر هەستیارە بەڵام من وەکو شخصی خۆم بڵێ ئامادەم خۆی کە تۆ گەشتە حاڵەتی ئەوەی کە ئیتر تەواو بێ ئەمە لەبی لە ژیان خەیچەکە یەکێکی تر دەتوانێت ئیسفادە لێ بکە و ئەرکێکی پیرۆزە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی پزیشکیە و ئەم شتە ئەم بابەتە لە هەموو شوێنێکی دنیا هەیە و بوونی هەیە کۆچی دوایی لە دوای کۆچی دوایی یعنی ئەو ئەندامەی خۆی پێ ببەخشی بۆی ئەتۆ هەر کۆچی دوایی دەکەی لەو بارەیەوە بڵێ
لەبەرەوەی ئێسات و ئەمەلی ژیانت نامێنێ مادامکی ئەو کەسەی بەرامبەردە ئەمەلی ژیانی هەیە دەتوانم ئەوەکەی بەشێک لە جەستەی خۆم پێی ببەخشم. زۆر باشە جا ئەمە بەگشتی ڕاوبۆچوونی هاوڵاتیان بوو جا پێم خۆشە دکتۆر بۆچوونی بەڕێزیشت بزانم لەسەر ڕای هاوڵاتیان. وڵی هیوانە زۆر بە سەریحی قسەیان نەکردەوان لەبەر کۆمەلگایە خۆی دوایە تۆ نازانی باگراوندی و کەسە چیە لە سەرجا دەکە قسەی لەگەڵەکەی وان نییە باگراوندی سەقافی تۆزێ نازانی چیەوە لەو زۆر ڕەم بێ مهم نەبێ بەس ئەوتی ئەرکێکی نیشتیمانی و پزیشکیە ئەبووە بڵێ ئەرکێکی دینیشە یعنی واجبی ئەمە یعنی واجبی ئەو مامۆستا ئاینیانەیە کە لە نوێژی جومعە مەسەلەن باسی ئەمانە بکەن یعنی بابی گۆڕن ئەم ستایڵە کۆنا باسی شتی تازە بکەن بۆ کۆمەلگا بۆ ئەوە نە پێشکەون ئەو نایەوێ بە مەسەلە بە باسی ئیسلامەکە کە شتێکی ئاوا پیرۆزە ئەو دینە پیرۆزەمان هەیە بابی گەیەنێ بە خەڵک کە شتی باش بگەێنە بە خەڵک لەو بۆنە پیرۆزاناوەکو نوێژی جومعە باسی جومعەیەک بۆ ئەوە تەرخانکەن دە جومعە بۆ ئەوە تەرخانکەن کە بتوانێت یەکێ ئەگەر مرد با ئایلەکەی ڕازی بێ کە ئەمە یعنی ئێمە فەرقمان چییە لەگەڵ دەوڵەتەکانی ترا بۆ ئەم عالەمە بە شەر نییە ئێمە نەبین وانە چی هەر بە منتیق سەیریکەنی یەک ئاەتێک یەک شتێک نییە یەک حەدیسێک نییە مەسەلا بەو شێوەیە بڵێ خۆ دەزانی ئاەت مهمە ئێستا لەم مەسەلەیە ئاەت یعنی ئاەتێ بێنەوە کە دژی ئەوە بێن نییە بەعکسەوە ئەڵێ هەر کەسێ یەکێ زین و کاتەوە کۆم و دنیا زین و کرد ئەوە تۆ دنیا تۆ شەش زین و کردەوە حوتی زین و کردەوە هەشتە زین و کردەوە یان وەکو هەشت کوڕی ئەرزی زین و کەیتەوە وانە ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا صدق الله العظیم یعنی ئەمە ئەرکێکی ئاینیشە نەک ئەرکێکی نیشتیمانی مرۆڤی پزیشکیە وانە یعنی خۆی ئەرکی مرۆڤیش ئەرکی خوایە خوا مرۆڤی دروستکرد و تۆ یەکێ زیونی کرد ئەوەنی پێ خۆشە لە وازانە و دنیا زین و کردەوە لەبەر ئەوە با عائیلەکان با خێزانەکان بیری لێن نەکەنەوە لاریان لەوە نەبێ ئەم کەسەیان خوا نەخواسەیە خوا قەت تووشیان نەبێ یەکێک ئەمرەیە کە بێشکی مردووە بە کەڵگیە بێن بە خەڵکی تر با بڵێن کاکە بێ خێرێکی گەورەیە ڕاستە خۆ ئەمە باشە ئێستا مەسەلەیەکێک من میسالێنەوە با کۆمەلگا ئەم شتە بزانێ یەکێک گەمرێ بە حادیسەی سەیارە یعنی ئەو ئایلانەیە هەرچی بکەن ناتوانن ئەمەنە دژی قسەکەی حاکم بوەستن جەنابی حاکمە فەرمێ ئەم مەیتە بەرن بۆ تەشریح نایکە ئێوە تەلەبەی توبنی نەتان بیستووە کۆمەلگا نەیبیستووە کە ئەمە بن بۆ تەشریح بزان مەتوان کەس منعی بکە کەسێ بوو بڵێ مەیبەن بۆچی بەس لەبەرەوەی تێوگەنەمە بۆ مرد وانە لە تووپەتیەکەن بێشکێکەکەنەوە سنگەکەنەوە سکێکەنەوە ڕیخۆڵی دەرەکەن جگەری دەرەکەن گورچیلەی دەرەکەن ئەینێرن بۆ فاحز ئەڕوا بۆ شوێنێکی تر ئەیوانە ئەی بۆ ئەمە قسە ناکرێ ڕاستە با بیر لەوە بکەنەوە بۆ قسەی مەسەلە نەیتوانی لە قسەی جەنابی حاکم دەرچێ و جەنابی حاکمیش لەبەر چیەتی لەبەر کۆمەلگایە بۆی بزان کاکەم پیاوە بۆ مرد ئەم کارێ کوژرانە کوژرا بۆچی مرسەوەکەی بوو داوایەکە ئەمە معنای ئەوەی لە ئاخریە سوودێکی زۆر گەورەی هەیە بۆ مرۆڤاتی و بۆ کۆمەلگاکەمان بۆیە ئەوش ئەو ئەمرەی دەرکردووە لەبەر ئەوە کە ئەوان ناتوانن معارەزەی قسەکەی جەنابی حاکم و یا قانون بکەن ئەی بۆچی معارەزی ئەوواکێ و خەریکە ئەمرێ بۆچی گورچی لێکی کەسەکەتی نێنێ باش بیر لە باوا بیر بکەنەوە منتیقترەیە ڕاستە زۆرێک لە خەڵک ئەو ترسیان هەیە ئەڵەن نەخۆشەکەمان هێشتا بە تەواوەتی کۆچی دوایی نەکردووە هێشتا با بڵێن زیندووە ئەیبەن یاخود ئەڵەن جۆرێک لە شێواوی بۆ جەستەی نەخۆشەکەمان دروستەکەن ئەمە ڕاز نییە با بزانن کۆمەلگا یەکێک کە دکتۆر لیجنەیەک نەک دکتۆرێ لیجنە هەیە لە دوو ئۆکەیژن لە دوو جار لیجنە هەیە سەیری ئەکا ئەو لیجنەیە کە سەیری ئەکەن عیلاقەیان نییە بە زەرعەکەوە باشە عیلاقەیان نییە بە نەخۆشەکانەوە دوو با بڵێن ئێستا نەخۆش نییە کە یەکێک مێشکی مرد
يعني قراري خوي هي علمي فحصكري دوكيومنتكري كأما ميشكي طواو لي بوا يتر لحياتي أنا هناسة أنا أجولين هيك خطوب أو داش توال ببيت مالو أبي حتى لعناية بيه لو إيش نامين يا أخوة وفري حفتة دوان سيان أم هربري نامينت دبر أول كايك بيشكي مرت يعني باكو ملقا بزانية أما وكو ميتي أو قبر سانة وايا تا دست خوش فرقی نییە هەر وەکو ئەو مەیتەیە چوو بۆ طبی عدلی کە جەنابی حاکم ناردی یا پۆلیس ناردوێتی بۆی تێبگەندا لە مشکیلەکەی لەبەر ئەوە کە معارەزەی ئەوە ناکەن تکایە معارەزەی ئەمەش مەکرد ڕاستە دکتۆر لە دوانی خۆتمان ئاراسە بۆ بکە بۆ کامێری بەرامبەرە لە دوانی کۆتایی خۆت کە چیت هەیە بۆ هاوڵاتیان والله ئەمە خۆ باسمان کرد یعنی سا هاوڵاتیانە وات ئەبێت تێگەشت بێتن لە قسەی من هیوایەکیان بیتێ بۆ ئەوەی کە ئەندامەکانی یەکەم بۆ ئەم بەنسبەت جگەرەوە بەنسبەت گورچیلەوە زۆر سەهلە ئەگرەتانێ گورچیلە بەخشن بەڵام بە هیچ جۆرێ نابێ مەسەلەی مادی و پارە و منفعەتی تیابێ هیچ بیر لەوە مەکەنەوە دوو کەس قبول نەکا مەسەلە گورچیلێتی لە منفعەتەوە هاتبێ یا جگەرێک لەوێت تکاکەم ئەمە یەک دوو نەترسن لە بەخشینی هەزار حسابەکرێ بۆ ئەم جگەرە کە ئێمە ئەیکەین ئەمەنە فەحسی بۆکەین مێشکمانە چێتە قەرارین کام لاوەرگرین چەند وەرگرین ئێمە ئەگەر شتێ زەرێری هەبێ بۆ ئەو کەسە لای نابین دوو زۆر مهم ئەو کەسەی کە ئەی بەخشێ ئێمە مهمترین ئەو کەسەیە لە لامان لەگەڵ یەتە دەرەوە بەخۆشی هەموو باوشەکەین بێکڵێن الحەمدوللا بەخشەرەکە ساغە دەستە خۆش بەگشتی پەیامەکەت گەیان و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم بەگشتی و زانیارانی گەیان سوودێکی و بەرنامەکەش زانیاری کرد و زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم لای هاوکارم ئەزیزانم ئەمە تەورە و بابەتەکانی ئەمڕۆمان بوو هیوادارین گەشت بێتنە ئەو دەرئەنجامەی کە هیوایەکتان هەبێت و لە دوای کۆچکردنتان بتوانن ئەندامەکانی جەسەدان ببەخشن و ژیانی هەشت کەس ڕزگارکەن ئێمە هیچمان نەماوە و بە هیوای تەندروستێکی باش و هەر شادمن خواتان لەگەڵێ